کۆساری کە پیاوێکی کاکەیە دەڵێت لە ماڵەکەمدا بەرماڵێکم هەیە بۆ ئەو مسلمانانەی کە ڕێگەیان دەکەوێتە لام و پێیان دەدەم تاوەکو نوێش بکەن. تەمەنێکی کردووە و دەڵێت لە باپیرانمەوە بۆ ماوەتەوە پێکەوە ژیان گەشە پێ بدەم. بەرماڵێکی لە ماڵا بووە مەسەڵەن میوانێکی نوێژ مەسەڵەن کە زانیە بێ ئەوە بزانێ میوانەکە بەس پرسیاریان کردێوتیان نوێژەکەی بەرماڵەکان لە لارە دانیەوە زۆری پێخۆشووە. ئیسێجە هەر هەمانە ئەیسێجە هەر کەسێک بێ لە ماڵ بەس ئەڵبەت مەسەڵەن ئیسە من وا لەگرە لە هەڵەبجە لە هاوار نییە مەر ماڵم بچێتەوە بۆ هاوار ئینجاکە بیوەم من نازانمەوە نەدانانیشم تا لەوێ میوانم بێ مەسەلەن. لە مێژووی هەڵەبجەدا جوولەکە و زەردەشتی و مسلمان و کاکەیی پێکەوە ژیاون. سەرەڕای بیر و باوەڕە تایبەتیەکانیان هەبوونی پیرۆزیە تایبەتیە ئاینیەکان بەڵام بەر یەکتری نەکەوتون و پێکەوە ژیاون. هەڵەبجەیەکێ بۆ لە شارەکانی مەملەکەتی زانوە و لە شوێنی گوڵانی ئێستاگرکن و پشکنین بکرێ شوێنی شاری هاهار کارۆکینە کە یەکێک بە لە شارەکانی مەملەکەتی زانوا و 3600 ساڵ بەر لە زین بنیاد نراوە یەکێک بۆ لە شارەکان لەو کاتەوە هەڵەبجە هەیە بەڵام چەندین قۆناغی ئاوەدان بوونەوە و بەڕاستی سوتماکبوونی بەخۆیەوە بینیوە و دیارە زۆربەی شوێنەکانی کوردستان وە کاتێک کە هەڵەبجە لەسەر بنەمای ئەوە دروست بووە هەر پێکەوە ژیانی تیا بەرجەستە بووە بۆ نمونە وەکو خێڵ چەندین خێڵ لە هەڵەبجە ژیاوە جافی تیا ژیاوە بە هەموو خێڵەکە هەورامی تیا ژیاوە بڕە بابانی تیا ژیاوە. ئەم پێکەوە ژیانە لای مامۆستایانی ئاینی موسڵمان چەندین جار لە وتاری هەینی باسی لێوە کراوە. کاکەیەکان کە ئێستا مانگی ڕەمەزانە دەرگای دوکانەکانی تایبەت بە خواردنیان دادەخەن و پیشەوەرەکانیشیان نرخدا دەبەزێنن. یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان یا ڕۆژە پێشتر کردووە بە خۆڕایی و تەواوی مانگەکە نرخم دابەزانوە بۆ هاوڵاتیانی شارەکەم بۆ ڕێزلێنان لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ڕێزلێنان لە مسلمانانی ئەم شارە. خەڵکی خۆمانمان ئاگار ڕێنمایی کردووە کە لە کاتی جەژنی ئەوانە ڕۆژووی ئەوانە یادەکانی ئەوانە کارێ مەکەن کە شتێکی ناخۆش دروست ببێ یا بەرامبەرەکەەوە هەستکا کە ئێوە ڕێزیان لێ ناگرن چونکە بەڕاستی کاکەیەکان لە مانگی ڕەمەزانە زۆر بە شێوازێکی جوان و مۆدێرن کانی سەردەمیانە ڕێز لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەگرن. ئەگەرچی لە ڕابردوودا چەند گروپێکی تونڕە و لە هەناوی هەڵەبجەدا دروست بوون بەڵام هەرگیز پەیامەکانیان لە ناو خەڵکی ناوچەکەدا جێگەیان نەگرتووە بۆیە سیمای ئاینی و پێکەوە ژیانی ئاینی لە هەڵەبجە ئێستا بەڕوونی دەبینرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.